نأوا خوين نانا خوين يعني تقول خوكشان ده كمان لا أو خواركوش بله چونکە کوردستان و نوگرە سەلمان بە مەیت فەرقینە مادام لێرە عقوبە ئەدرێن و هیچمان بۆ حساب ناکرێ بەژەر نوگرە سەلمانی دانێ خوشکم لەناو قەڵاکەوە لە دەستدا دوو خوشکم ئەوەکانیش بە بێدایەکی خۆم بە ڕەنجەشانی خۆم گەورەیانم کردووە لە ئەستۆی خۆم بەخێر بێن من لە گەرمیانەوە هاتووم نوێنەری کەسوکاری ئەنفالکراوانم لە گەرمیان ئەندامی ئەنجومەنی باڵام لە کۆمەڵەی قوربانیانی ئەنفال و لە دەستەی کارگەریش ئێستا موچەتان نییە نەوەڵا ئەوە سیانزە بۆ 14 ساڵە ڕۆ ئەمە هەوەی وەزارەتە هەوەی موچەیە هەتا ئیسا 5700 ڕاگیراوی سیاسی قەڵای نوگرە سەلمان و دبز و تۆبزاوە و مەرکەز شەبابەکەمان هەیە دینارێکی وەرنەگرت ئەرە بەخوا ئەوانی کە لێرەن هەموو کەسوکاریان ئەنفالە بەڵێ هەمووی لە قەڵای نوگرە سەلمان و دبز گەڕاوەتەوە من وەکو خۆم لە ناو قەڵاکە گەڕیامەتەوە هەم ڕزگار بووی ناو قەڵاکەم هەم دوو خوشکم لە دەست داوەنەوە سەرخێزان بووینە خۆمە بێدایک خوشک و براکانم گەورە کردنە ئەرە وەڵڵا تەینا یعنی خوشک و براکانم ئەلحەمدولیلا ئەوەکانم لێ خۆم هاوردە بەس دوو خوشکم لە ناو قەڵاکەوە لە دەستدا دوو خوشکم ئەوەکانیش بە بێدایەکی خۆم بە ڕەنجەشانی خۆم گەورەیانم کردووە لە ئەستۆی خۆم چەند خێزانن ئێستا لێرە لێرە وەڵڵاهی 150 نەفەر زیایی بەڵێ 4-5 پاسی لە گەرمیان و هەڵەبجە و هەورامان و سەنگا و سلێمانی و چەمچەماڵ و هاتووە داتەنەوە هەر بەردەوام بن لێرە بەردەوامی ناڕۆینۆ هورۆمان زۆر بەرزە ناڕۆینۆ ئەنجومەنی وەزیران بە خوێنی ئێمە پێکاتووە هیوادارم حکومەتی خۆمان گوێمان لێ بگرێ ئیشەکەمان بۆ جێبەجێ بکە ئیشاڵڵا سەلامەت بی ئەوە سەعات و تایسە لە برسات نانیش ناخۆین نانیش ناخۆن نەئاوە خۆین نانە خۆین جگە خوکشان ده كمان لا أو خواركوش بەڵێ چونکە کوردستان و نوگرە سەلمان بە مەیت فەرقینە مادام لێرە عقوبە ئەدرێن و هیچمان بۆ حساب ناکرێ بەژەر نوگرە سەلمانی دانێ پامی چی ترتانیە وڵا پەیامی ئەوە ئێمەیە سەرۆک وەزیران ئێمە ئەگەر ئێمە هانامان هاوردۆ بۆ حکومەتی خۆمان وایە ئەم حکومەتە بە خوێنی شەید و کەسوکاری ئەنفال و ئێمەمانان پێکاتەوە ئێمە قوربانین بەڵام هیوادارم سەرۆک وەزیران سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێمی گوێ لە ئێمە بگرێ پەیامەکەی ئێمە ببینێ و ئیشەکانمان بۆ جێبەجێ بکە جارێکی تر نەیەن و ئاوها یعنی ئەیبە بۆ هەرێمێک کە ئێمە هەرێمەکە هەرێمی خۆمان بێ و شەیدمان دابێ و لە پێناوی خاکەکەی خۆمانە ئێمە دژمنەکەی خۆمان من خۆم یەکێک بووم لە سکاڵاکارەکان و عەجاجم دا بە دادگا و من حەزەکەم ئەوانەی دەستیان لە کەیسی ئەنفالایە بە سزای یاسایی خۆی بگەێنێ زۆر ناخۆشە ئیسە من بێم لە حکومەتەکەی خۆمە دوای 38 ساڵ دوای 13 ساڵ 14 ساڵ هەوێم بۆ کراوێ بێم ئەلەیرەوە من پەیامی خۆم بە سەرۆکی خۆم بگەێنم من ئەم حەساوینی هەموو ڕۆژێ من بەڕێوە وەکو نوێنەری ئەنفال ئەمە 8 جاریشە لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆ ئەبینەوە و لە وەزارەتی شەیدان لە وەزارەتی دارایی خۆش نییە بۆ ئێمە هەموو ڕۆژێ بێن ئەمە ئاخر جارە بێ هەتا ئیمزای نەکە ناخۆ وڵاتێکی دەستە ڕۆژ نیمان والله سەر و ژێرمان نەوتە بە قورعان ئەمەنە دەوڵەمەی نەتوانانی چەند وڵاتی تریش بکەینە خاوەن ئەی بۆی بۆ ئێمە نییە ئێمەش ناڕۆینەوە هەتا مافەڕاوەکانی خۆمان بەدەست نێنین ناڕۆین